بەیانیتان باش و سڵاوتان لە ببینەران و بیسەرانی کوردستان بسوار پرۆگرامی ڕۆژ باش. ڕۆژەکەتان بە باشی دەست پێ بکەن وەک هەمیشەی لێمەوە کە ڕۆژێکی پڕ خێر و خۆشی بێ بۆتان و پڕوزە بێت. بەگومان ئەم جیهانەی کە ئێمەی لەسەرین وەکو گوندێکی بچووکە و پێویستە کە ئێمە بیپارێزین لەو هەموو مەترسێکی ئێستا بۆمان دروست کردو. هەر تاکێک لە جێی خۆیەوە بۆتە مەترسێکی گەورە لەسەر ژینگە. ئەگەر بڵین چۆن لە بەکارهێنانی هەر پەرداخێکی ئاوی پلاستیکەوە هەتاگاتە دەنگە دەنگ و ژاوەژا و پیسکردنی و دووکەڵ و کارگە گەورەکان ئێمە بووینەتە مەترسێکی گەورە لەسەر هەسارەکەمان کە هەسارە و ماڵی خۆمانە کە گوندی خۆمانە کە جیهانی خۆمانە یاخود تاگاتە ئەو ئاگرە گەورانەی لە دارستانەکانەکەێتەوە جا لە هەر شوێنێکی ئەم جیهانە بێت پێویست دەکات تۆی مرۆڤ کە لەسەر ئەم زەوی و ژینگەیت پێت ناخۆش بێت لە دڵەوە خەمباربی بۆی کە ئەمە ژینگەی هەسارەکەی تۆیە ئەمە ژیان و زەوی تۆیە بۆیە هەستکردن بە بەرپرسیارەتی لە هەر شوێنێکی دنیا بێت ئەوە کاریگەریەکی ڕاستەخۆی لەسەر ژینگەکەمانە بێت چونکە بەپێی هەموو داتاکان بەپێی هەموو ئەو کۆنفرانسە جیهانیانەی کە گیراوە ئێستا گۆی زەوی هەسارەی زەوی ژینگەکەی لە مەترسی گەورەدایە بۆیە ئێمە تەوەری پرۆگرامەکەمان تایبەت کردووە بە پاراستنی ژینگە بە هەموو ئەو هۆشیاری و بە هەموو ئەو کارەساتانەی کە ئێستا ڕوو دەدات و بابەتی دیکەشمان دەبێت ژگەلەوە کە زۆربیان تایبەتمان کردو بە ژینگە ئەمڕۆ بەڵام دەستپێکی پرۆگرامەکەەوە هەمیشە بە کورتێک لە هەواڵەکان دەبێت بزانین لە جیهانی سیاسەت و کۆمەڵایەتی لە ناوخۆ و دەرەوەچی دەگوزارێت. بەغدا 200 ملیارد دیناری دیکە بۆ هەرێمی کوردستان دەنێرێت. بەشیر حەداد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق بە کوردستان 24 ڕاگەیان حکوومەتی عێراق ڕەزامەندی لەسەر ناردنی 200 ملیارد دیناری دیکە بۆ هەرێمی کوردستان داوە و بە گوێرەی ڕێکەوتنی هەولێر و بەغدا لەمەو دواش کێشە لە ناردنی 200 ملیارەکە لە مانگەکانی داهاتوو نابێت. سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پێشووی هەدەپە لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بڵاوی کردوێتەوە. داوای بەزەیی خوددا بۆ ئەو کەسانەمان دەکەم کە لە کۆنیان دڕندانە کوشتان سەرخۆشی لە خزمانیان و تەواوی خەڵکەکەمان دەکەم. دەمیرتاش ئاماژەی بەوەش کردووە هیچ گومانێک لەوەدا نییە ئەنجامدەرانی کۆمەڵکوژکردنی خێزانێکی کورد لە کۆنیا بوێری لە زمانی نەفرەتاوی و سیاسەتی جیاکاری حکوومەت وەردەگرن. داواش لە خەڵکی باکووری کوردستان و تورکیا دەکات دان بەخۆیاندا بگرن و دەڵێت بەم زوانە ئاشتی دیموکراسی یەکسانی ئازادی و دادپەروەری فراهەم دەکەم. مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات لە میانەی گفتوگۆکانی ئەنجومەنی سەربازی هێزەکانی سووریای دیموکرات کە لە حەسەکە بەڕێوە دەچێت ڕایگەیاند شانازی بە ناسنامەی سووریەوە دەکەن و کار لەسەر گەڕاندنەوەی تەواوی ناوچە داگیرکراوەکان دەکەن. هەروەها عەبدی ڕایگەیاند ڕێگای دروست ئەوەیە لەگەڵ حکوومەتی سووریا گفتوگۆ بکەن بۆ ئەوەی کێشەکانی نێوانیان چارەسەر بکەن. دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا تۆمەتەکانی کۆنگرێسی وڵاتەکەی ڕەت کردەوە کە تۆمەتباریان کردبوو بە گوشارخستنە سەر وەزارەتی داد بۆ پوچەڵکردنەوەی ئەنجامی هەڵبژاردنەکان و ڕایگەیاند دیموکراتەکان چەند بەڵگەنامەیەکیان بڵاو کردوتەوە کە پەیوەندی بە ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا هەیە و بە هەڵە وەک هەوڵدان بۆ پوچەڵکردنەوەی ئەنجامەکان تۆمەتباری دەکەن. ترامپ ئەوەشی خستە ڕوو ئەو هەڵبژاردنە سەرۆکایەتی ساڵی ڕابردوو ئەنجام درا پڕ بووە لە سەختەکاری و کاری کۆنگرێس ئەوەیە لێکۆڵینەوە لە سەختەکاریەکان بکات لە بریەوەی لێکۆڵینەوە لەو کەسانە بکات کە فێڵ و ساختەکاریەکان ئاشکرا کردووە. ڕێگەیەک نەماوە بۆی داوا لە هەموو هاوڵاتیانی جیهان بکرێت کە ڤاکسین بەکاربێنن چونکە بەریتانیاش ئێستا هەر کەسێک ڤاکسین وەربگرێت ژەمێکی خواردنی بێبەرامبەری پێدەدات. دوایەوەی پرۆسەی وەرگرتنی ڤاکسین لە بەریتانیا خاوبووەوە حکوومەتی ئەو وڵاتە بڕیاریدا فستیڤالێکی تایبەت بە هاندانی خەڵک بۆ وەرگرتنی ڤاکسین ساز بکات. لە فستیڤالەکەدا گۆرانی و میوزیک پێشکەش دەکرێت و هاوڵاتیان لە خۆشی ئەو ئاهەنگە بڕیار دەدەن ڤاکسین وەربگرن. هەر کەسێکیش ڤاکسین وەربگرێت تێکتێک و ژەمێکی خواردن بێبەرامبەر وەردەگرێت. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن.
لە بەرامبەر ئەو هەموو پیسکردنەی ژینگەدا ماوەیەکە لە هەرێمی کوردستانیش تا ڕادێک گرنگی بە پرۆسەی ڕیسایکلینگکردن دەدرێت وێستا لە چەندین شار و شارۆچکە کارەکرێت بۆی کە ئەو پاشماوانەی کە هەیە بە تایبەت لەو شوێنانەی کە پاشماوەکانی لێ فرە دەدرێت پلاستیک و نایلۆنی لێ جیا بکرێتەوە دووبارە بەکار بهێنرێتەوە. ئێستا لە سلێمانی لە ناوچەی یاخود بڵین لەو ناوچانەی کە مادەی زیانبەخشی لێ یاخود خاشاکی لێ فرەدراوە پلاستیکەکانی لێ کۆکرێتەوە و لە پرۆسەیەکی ڕیسایکلیندا دووبارە بەکارهێنرێتەوە و چەندین پێداویستی و کەرەستی سەرەکی لەو پاشماوانە دروست دەکرن بە تایبەت سەبەتەی سەوزە و میوە و بە شێوەیەک کە پارێزگاری لە ژینگە ئەکەن پێداویستی ڕۆژانەشی پێ بەدەست دەهێنن. ئەم پرۆژە ئێمە کار دەکات بۆ دروستکردنی سەبەتەی میوە کە لە ناوچەیەکی کشتتوکاڵی دای خۆمان کارەسانیەکە بۆ جوتیارانمان ئێمە ئەم سەبەتانە دروستەکەین بۆی میوەی تێکەن سەوزۆ میوەی تێکەن و هەر لە ناو خۆیان کارە ڕیسایکلینێکە بۆ خۆی ماوادەکانی کە پاشە ڕۆشتن کۆیان دەکەینەوە گەرمیان دەکەینیان لە جیاز و وردیانەکەیان کەینەوە بە سەبەتە. شوێنەکەمان لە بینی لە ناوچەیەکی بەرفراوانی کشتتوکاڵیدایە دەکەوێتە نێوان پێنجێن و شارە زووردا وە لەبەرەوەی شوێنەکەمان کشتتوکاڵی و کشتتوکاڵتیە بەرفراوانە خواستێکی زۆر لەسەر پلاستیکەکانمان هەیە لەسەر سەبەتەکانمان هەیە وە لەگەڵەوەی کە بەشی ناوخۆی خۆمان دابین دەکەین ساڵانە زۆر بێ زۆربی پارێزگاکانی عێراقیش بۆیان دەنێرین بۆیان دابین دەکەین. سێ ستافین لێرە 24 ساعتە ئیش دەکەین ئیشی پلاسکۆ دەکەین لێرە ئەم وادە دەکەین ناو ئەو تەنکی جیازەوە لەوێ پلاسکۆ دروست دەکات. سنووڕەکان بریتین لە 12 کیلۆی 15 کیلۆ 20 کیلۆیی 12 کیلۆیەکە بەکار دێت زۆربەی کەس دەیبا بۆ تەماتە و پولەکە و خەیار و ئەم شتانە 15 کیلۆ 20 کیلۆەکەش خەڵک دەیوا بۆ کاڵک و زۆربەی میوە و شتەکانی تر. وەکو بینیمان لەم پرۆژەیەدا بەکارهێنانەوەی یاخود ڕیسایکڵکردنی ئەو پلاستیکە و سوود بینینەوەی بۆ خۆی بەشێکە لە هەستکردن بە بەرپرسیارەتی یاخود ڕۆشنبیری هاوڵاتیەکە یاخود ڕۆشنبیری ئەو کەسانەیە بەرامبەر بە ژینگە. ئێمە شتەوەرەکەمان دەبەستینەوە هەر بەو بابەتە و گفتوگۆکەم لەگەڵ میوانەکەم زیاتر چڕ دەکەمەوە لەسەر بابەتی ژینگە و ڕیسایکڵکردن و هەروەها هۆشداری هاوڵاتیان بەرامبەر ژینگە و میوانداری بەڕێز پێشەنگ هەڵەبجەیمان کردووە کە قوتابی دکتۆرایە لە زانستە ژینگەیەکانی زانکۆی واشۆ لە پۆڵەندا و
و سەرۆکی ڕێکخراوی ژینگە دۆستی سویدیشە و لە کوردستانیش بەخێر هاتی کاک پێشنگ بانێکی باش ڕۆژێکی پڕوزە بەیانی ئەوەش باش و بەیانی کوردستان 24 باش زۆر سپاس کاک پێشنگ با یەکسەر لەوە دەست پێ بکەم ئەم کاتەی ئێستا هۆشداری خەڵک یاخود بڵین هۆشیاری خەڵکیش لەگەڵیا لە چه ئاستێکە بەرامبەر بە ژینگە کاتێککە ئێمە تەماشای مێژوو بکەین ئەو بەگشتی ئەوە بینین کە تا ژیان بەرەو پێشەوە بڕات ئەو فاکتەرانە زۆرە بن کە زیان بە ژینگە ئەگەێنن بەڵام لایەنێکی ئومێدیش کە ئومێد بە ئێمە بەخشی ئەوەی ئەو کەسانە ئەو لایەنانەشی کە هۆشیاریان بەرامبەر بە ژینگە هەیە هەستەکەین ڕێژەیان تابێت زیاکات بۆ نمونە باسکردن لە گەیاندنی هۆشیاری ژینگەیی لە ئێستادا من ئەوەیەکم توێژینەوەیەکم کرد لە ماستەرنامەکەش ئاماژەم پێداوە لە هۆشیاری ژینگەی بە تایبەتی لە کوردستانە لە نێوان ساڵی 2000 لەگەڵ 2010 کە من ماستەرنامەکەم تەواو کرد جیاوازێکی زۆری تایە خەڵک زیاتر هۆشیار بۆ تۆ بەرامبەر بە ژینگە کاتێک شتێک پێیا بوو مەکە عیبە ینی ئەو هۆشیارێکی زۆر جوان بوو کە من بینیم یان لە کوردستانە زۆر هەستم پێکرد بەڵام وەکو وتم لە لایەکی ترەوە فاکتەرەکان زۆرترە بن کە زیان بە ژینگە ئەگەن بەڵام لایەنە ئومێد بەخشەکەی ئێمە کە سی تەماشای بکەین ئەوەیە کە لەم لاشەوە کۆمەڵێکی باش پێگەێنراون و هۆشیاری ژینگەی تابێت زیاتر بڵاوکرێتەوە بۆ بابەتە ژینگەیەکان و هەستی بەرپرسیارەتی بەرامبەر ژینگە تابێت زیاترە بێت. بەڵێ ئەو باڵانسە خۆت ئەو ئیکۆلۆژی کە ئێستا لە سەرزەوی هەیە لە چه ئاستێکە ئایا پێت وایە بەرامبەر ئەو هەموو کۆنفرانس و کارانی کە ئەکرێت بۆی کە ژینگە بپارێزن لەگەڵ هاوتەری بە لەگەڵ ئەوەی کە مەترسیەکان لەسەر ژینگە بە هەموو فاکتەرەکانیەوە زۆرترە؟ ڕاستیەکەی ئەوەی کە ئێمە کۆکردێتەوە لەسەر مێزی گفتوگۆ لەسەر ئەو کۆنفرانسە ژینگەیانی کە ئەگرێت ئەو کارەساتە ژینگەیانەیە کە ڕۆدەن گرنگترین کۆنفرانسی ژینگەی کە دروست بوو کۆنفرانسی ڕیۆ بوو لە 1992 لە بەرازیل کە وتیان ژیان خەریکە بەرەو تێکچوو نەچێت پێویستەکە ئێمە سەرکردەکانی وڵات بێنین دایان نیشێنین و ئەو کاتەوانوێت 92 بەڵێ 1992 ئیتر کۆمەڵێک خاڵیاندانە دواتر کیۆتۆ پرۆتۆکۆلیاندانە لە یابان لە 1997 کە پرۆتۆکۆڵێکی زۆر باشی ژینگەی بوو لە پرۆتۆکۆلی پاریس گرنگتر بوو بۆ ئێمە دواتر هەتاکو 2015 ئەم بابەتە زۆر نەهاتەوە کایە بەڵام زۆری ئەو ڕێژە کارەساتە سروشتیانی کە زانکانی ژینگە ئەیانوت بەهۆی کێشەکانی مرۆڤەوەیە تووشمانە بێتەوە وای کرد لە 2015 لە کۆنفرانس ئۆف پارتی کۆپی 15 لە پاریس هەموو سەرکردەکانی وڵات هاتن و هەمویان بڕیاریاندا هەتاکو 2050 هەوڵ بن ڕێژەی هین کەم بکەنەوە ڕێژەی CO2 لە بەرگە هەوایە نێت زیرۆی بکەنیات واتە ئەو ڕێژەی دوو کەڵانی کە ئیکەن بە هەوایە کەم بێتەوە سفر بێتەوە بۆ ئەوی کە ئێمە بتوانین بەر لە بابەتێ بگرین کە پێوترێ کلایمەت چێنج پێوترێ گۆڕانی کەش و هەوا پێوترێ و ئافاتەی کە ڕوو لە هەر شوێنە بکات کاولیەکات سیاسیەن ئێکۆنۆمیەن ژینگەیەن کۆمەڵایەتیەن بۆیە هەمیانی لەسەر مێزی گفتوگۆ کۆ کردەوە و ساڵانە هەموو ساڵێکی شکۆوە بنەوە ئەم ساڵ لە کۆپی 26 لە گلاسکۆ بێت کە خۆشبەختانە من وەکو گەنجێکی کورد و نوێنەری عێراق گەنجانی عێراق بەشدارەکەم لەوێ وتارمانە بێت تێدا باسی ئەوە بکەین کە ئێمەش بۆن منەوەکو وڵاتێکی کە تازە ئەمانەوە گەشە بە خۆمان بین پێویستەکە پارێزگاری لە ئێمەش بکرێت کۆمەڵێک وڵاتی گەورەی زلهێز لە جیهانە ئێکۆنۆمی گیانیان بەدەستەوەیە ژینگە پیسەکەن من لە عێراق زەرری لێ بینم وە پێویستەکان بە هاوسەنگیە بگەڕێنرێتەوە. کاک پێشنگ باسی واکەی کە کارەساتێک ڕۆیە کارەساتێکی ژینگە یاخود ئەو مەترسیانی لەسەرێت یەڵی لە هەر شوێنێکی جیهان بێ کاریگەری چ کاریگەریەکی لەسەر ئێمە بێت بۆ نمونە دارستانەکانی تورکیا سووتێ کاریگەریەکانی لەسەر ئێمە چییە؟ ئامازۆنە سووتێ کاریگەریەکانی بۆ ئێمە چییە؟ چۆن خەڵک لەوە ئاگادار بێ هەموو تاکێکم کوردستانە هۆشیاری ئەوەی هەبێت کە ئەمە مەترسی هەیە؟ بەڵێ پرسیارێکی زۆر جوانە ڕاستی ینی ئێمە کە باسی ئەوواکەین لەم مەسلەی تورکیاشەکە دارستانەکانی تورکیایە بوو هەمومان سوۆسیال میدیامان بینی کە بەسەر دوو بەرەیەدا بەشبوو بوون بەرەیەک پێی خۆش بوو بەبوونی ئەو دۆخە سیاسی کە ڕوویا بوو پێشووتر لە دارەکانی ئەفرین و ئەوەی ئەرە بەرەیەکی تریش پێی ناخۆش بوو کە ئەیانوت ڕاستە لەوانەیە ئێمە لەگەڵ تورکیا تۆزێک
ئەوەی لە ڕووی ناسیۆنالیستی و قەومی و تۆزەهینمان هەبێت بەڵام هاتە سەر مەسەلەی ژینگە ئێمە هەمومان یەک گوندی بچووکین کە خۆموتارێکم نووسی لەسەرەوە بابەتە گیان و گوندێکی بچووکە پێویستەکە من وەکو کوردێک پێم ناخۆش بێت لە هەر شوێنێکی جیهانە ئاگرەکەوێتەوە چونکو کاریگەری لەسەر منە پرسیارەکەی جەنابەوە بۆ چ کاریگەریەکی هەیە دارستانەکانی ئەمازۆن ئێمە هەمومان بەوە بە سیەکانی زەوی بەناوبانگن بۆ بەڵام هاژەخان ئێستا دارستانەکانی ئەمازۆن لە باتی ئۆکسسیژین CO2 زیاتر سەرفەکەن تۆ ئەوەت زانیەوە بوونە بە بۆنی ئەوی کە ڕێژێکی بێشوماریان بڕیوەتەوە ئەمەش کاریگەریە کاتە سێ کاریگەریە کاتە سەر کەمکردنەوەی ڕێژەی ئۆکسسیژین و زۆر دارچکەدار دوو درەخت دوو هینی هەیە یەکەم ئۆکسسیژین بە تۆ بەخشێ دوم دوان ئۆکسید وەرەگرێتەوە بۆ نەمە ئەگەر تۆ درەختەکە ببڕیت هەم ئۆکسسیژینەکە نایاڵی بیبەخشێت هەم دوان ئۆکسیدەکەش نایاڵی وەرگێتەوە کە ڕێژەی ئەو هەموو دارە زۆر لە ئەمازۆنە بڕاوەتەوە ئەو ڕێژە زۆرە دوان ئۆکسیدی کاربۆنە جاران ئەمازۆن وەرێگری ئەسەی شوێنە نێوەریگرێت دێزەوە ناو بەرگاوە دیسانەوە زەوی گەرمەکاتەوە بۆ یەکە دارستانەکانی ئەمازۆن ئەسووتێ پارسووتە یەکسەر بە دوایە گەورەترین ڕێژەی بەرزبوونەوەی ئاستی گەرمی لە ئوسترالیا هەستی پێکرا لە مانگی دووە کە زستانە بۆن بوونە لە ئوسترالیا گەرمیەکی بێشومان ڕوویە و لێوەش دارستانەکان دیسانەوە سووتان کاتێککە ئێمە باسی بۆ نمونە ئەو لافاوەکەین لە ئەمریکا لافاو لە کەناراوەکانی کالیفۆرنیا و ئەمریکا ئازاد لە هەمان کات باسی وشکە ساڵیەکەین لە ئەفریقا و باکووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بنەوە باسی وشکە ساڵیەکەین لە کوردستان چکە سیستەمی ئایکۆلۆژی بە شێوازێکە باڵانسە چەندێک شێ لە دەریاکانە وەربگرێت ئەو نە شێ لەسەر زەویشەوە وەرەگرێت بۆیە ئەگەر تورکیا دارەکانی بسووتێن ڕێژەی هەبوونی شێ کەمترە بێتەوە لەسەر هینی تورکیا لەسەر بەرگە هەوای تورکیا کە ئێمەش دراوسی تورکیان دایرکتلی کاریگەری لەسەر بارهەبوونی بارانی ژێبێ لەسەر ئێمە کەواتە ئەم گۆڕانکاریە لە کەش و هەوادا هۆکارەکەی گەڕێنیتەوە بۆ کارەساتە مرۆییەکان زیاتر یاخود ئەو خاوەن ئەو پاوانخوازی کە مرۆڤ کردوێتی یاخود کەرەستەی یاخود بڵێن کارەساتی سروشتین کارەساتی سروشتی کاتێ ڕۆیە کە لە دەستی کەزانە بێت یعنی ئێمە لە کوردیاڵین قەزا و قەدەر بوون بەڵام بابەتەکە ئەگەر من خۆم کاریگەر بم خۆم هۆکاری ئەوە بوون ئاگرێک بکرێتەوە خۆم چرخی پێوە بنێم بیسووتێنم ناتوانم بڵێم ئاگرە سروشتیە بۆن منە خۆی ڕوودا بۆن بوونە ئەوەشی کە لە جیهانە ڕۆدا ئێستا ئاوایە بۆن منە ئێمە هاتوون چیمان کردووە ژیان بەرەو پێشەوە ڕۆ کەس ناڵێ بابگەڕێنەوە بۆ چرخی بەردین و لە باتیەوەی کە بەشقارتە بە بەرد ئاگر بکەینەوە بۆ نمونە سواری ئۆتۆمبیل نەبین بەڵام بابەتەکەەوەیە کە من شتێکی لە ژینگە هاژەخان زۆر گرنگە ینی چکە کاتێک ئێمە ژینگە دۆست باس لە بابەتێکی کاکەڵە ئێوە واتان کردوڵێت گیانوێ بۆستێت بەڵام بابەتەکە چییە ئێمە ئەڵێن بەپێی پێویستی و شتێکی پێوتە کاربۆن ئۆفسێتین واتە چەندێک من زەرم بە ژینگە گەیاندووە ئەوەن دەست بتوێم سوودی پێ بگەێنمەوە بۆن لە لایەکی ترەوە بۆیە هەموو ئینسانێک کاربۆن فوتپرینتی هەیە جێپی کاربۆنی هەیە بۆن ئێستا من ئۆتۆمبیلەکەم بەکارێن لە شوێنێک بۆ شوێنێک ساڵانە ئۆتۆمبیل بەکارێنم لە ماڵەوە هینی خۆم هەیە ئەمە هەمووی زەرر بە ژینگاگەێنم بۆن بوونە بەڵام بتوانم لە لایەکی ترەوە درەخت بڕوێنم لە ژوورێک هاتمە دەرەوە گوڵۆپەکە بکوژێنمەوە سپلێتی ژوورەکە بۆن موناگەر پێویست ناکا بیکوژێنەوە بۆنونە ئەمانە هۆشیاری تاکە بەرامبەرەوەی کە وەکو تاک بیکات وەکو دامەزراوەی گەورەی و حکومی ئەوانش یەتە سەر بابەتی ئەوەی کە ئەم بابەتە مرۆیانە بەدەستی خۆمان بێت هەوڵ بین ڕاستە گیان بەرەو پێشەوە بڕوا لە ڕووی ئێکۆنۆمیە و ئابوووریەوە بەڵام لە لایەکی تریشەوە من هەوڵ بم پارسەنگی ژینگە شتێک نەدەم ڕاستە کاک پێشنگ لە دوایین پرۆژەتانەوەکو ڕخراوی ژینگە دۆستی ڕاتانگەیانەوە کە هەر کەسێک وێنەی درەختێکی بەتەمەن بنێرێت بۆی پارێزگاری لێ بکەن هەرێمی کوردستان ئێستا پێتان وایە کە پارێزراوە ئەو درەختانەی پارێزراوەکە ئەتوانرێ وە زیاتری گەشت بدرێ بە درەختی دیکە بۆی کە ئەو باڵانسی کە تێک چووە لەسەر زەوی یاخود تێکچوونی کەش و هەوا قەرەبوو بکەینەوە بەڵێ ڕاگەیاننی ئەو پرۆژی سەد درەختی پاراستن و تۆمارکردنی سەد درەختی بەتەمەنی کوردستان یەکێکە لە پرۆژە استراتیژیەکانی ژینگە دۆستی لەم ساڵدا کە ئامانجلەی زیادکردنی ناوچەی پارێزراوە لە کوردستانە لە هەموو وڵاتەکانی جیهانە ئێمە ناوچەی پارێزراومان هەیە ناوچەیەکە بۆن بوونە کە ژینگەکەی پارێزراوە ئاژەڵەکانی ناوی پارێزراون لە کوردستانی خۆشبەختانە بە دوو ناوچەمان هەیە کە پارێزراون
لە سلێمانی قەرەداغمان هەیە لە سنووری ئەملاش وەبزەم لە دەڤەری بارزان ناوچی پارێزراوی لێە ناشنال پارکمان هەیە لە سۆران هاوکارانم چونکە خۆیان خەڵکی باڵەکایەتی یەکسەر گرنگی بۆیان ئەڵێن لە باڵەکایەتیش لێتی کە ئەو ناوچەیەش بێگومان ئەو شوێنێکی زۆر جوان و دەگمەناگەر بینی بێتە بە شوێنێکی پارێزراودانراوە بەڵێ ناشنال پارکە کە یەکەم ناشنال پارکی ئەوەیە مامۆستا عەبدولحەمید گوانی ڕەحمەتی من دۆستایەتی بەڵێ گوانی دۆستایەتیم لەگە کوڕەکانیان هەیە زۆر هەوڵیدا لە بوارەیە بردێ پێشەوە پرۆسێکی بەجددی زۆر گرنگانی ئەو پیاوە مەردە هەستی بەوە کردووە کە ئەم بابەتە گرنگە و ئیشیشی لەسەر کردووە جا پرۆژەکە ئێمە چۆنە پرۆژەکە ئێمە هەنگاو بنین بەرەو ئەو ناوچانە زیاد بکرێ هەنگاو بنین بەوەی کە ئێمە ئەو هینانەمان لە کوردستانە زیاد بکرێ هەنگاوەکەش چۆنە درەختی بەتەمەن بۆ منەوە درەختانەی کە ئێمە بینین 100 ساڵە تەمەنێتی 200 ساڵە تەمەنێتی ئەنی ئەم بە ڕۆژ و دوو ڕۆژ پێ نەگەشتووە ئەمەکی چەندین نەوەیە ینی لە هەڵەبجە مەسەن من چوومە وێنەی درەختێکم کرد 500 ساڵ تەمەنێتی بۆ نمونە ئەو دارەکەی چوار تاژەگەر چوارتا زۆر دار هەیە لە کوردستان ئەو چەند جارێکیش بەر مەترسی و تۆ باران بۆتەوە ینی گوناحەکە هێشتا خۆی ڕاگرتووە ئێمە ڕای نەگرین خۆی مەوزوعەکە لێ ئەوەیە بۆ نمونە ئەم درەختە بەتەمەنانە مڵکی تاکیەک و یاخود گەڕێکێک و ناوچەیەک نین بۆ نمونە ئەبێتە مڵکی هەموو کوردستان بۆ نمونە ئێستا ئێمە لە خورماڵ درەختێکی گەوری تەیە لە ناو مزگەوتەکەی خورماڵە گەشتیارانە ڕۆن تەماشایەکەن نە گەورەیە بۆ نمونە یعنی ئەبێتە مڵکێکی نەتەوەیی بۆ نمونە بەڵام سەرڕای ئەوە جاری وا هەیە لە بەر کۆمەڵی کشتی بەسیت ئێمە ئەو درەختانە بڕینەوە کۆی کە پار ڕووداوێک ڕوویدا بۆ نمونە بڕینەوەی درەختە گەورەکە لە ناو مزگەوتێکە بەهۆی کێشەیەکە و تاوان بەڵام ئەم بابەتانە بۆ نمونە وای کرد کە ئێمە ئەم پرۆژەی ڕابگەێنین ئەو سەد درەختە هەر کەسێک لە هەر ناوچەیەکی کوردستانە وێنەی ئەو درەختی خۆیەتی بۆ ئێمە بنێرە لە پێیجی ژینگە دۆستی ئێمە پلاکێتێکی ژینگەی ئەدین لە درەختەکە کە ئەم درەختە سامانێکی نەتەوەیە و نابێت بە هیچ شێوەیەک لە ناوبرێ بێگومان هیچ درەختێ نابێت ببڕێتەوە بەڵام بڕینەوەی درەختێکی 2 ساڵی 3 ساڵی لەکوێ بڕینەوەی درەختێکی 100 ساڵی 500 ساڵی لەکوێ بوون ڕاستە کاک پێشنگ ئێستا بیستین ئەبینین زۆر ڕووداوی ئاگرکەوتنەوە ئەو ڕووداوانە ڕۆیە لە هەولێرە لە دوهۆکە لە سلێمانیە کەم نین ینی هەر هێرێکیان بگرێت زیاد لە 20 ڕوودا و ڕوویاوە کاریگەری ژینگەی لەسەرە یاخود کاریگەری تێکچوونی کەشوهەوای لەسەرە بە دڵنیاییەوە خۆی ڕوودا ئاگر بۆ ڕۆدا دوو هۆکاریاوەتە سروشتیەوەتە بەدەستی مرۆڤە ئەنی بەداخەوە ئێمە سەیرانەکەین بۆ نمونە ئەو خەڵ و زوشتانەمان بۆ نمونە لا جاریوە بەجێڵین لە دوای خۆمان ڕەشەبایەکی کەم ئاگر دروستەکە بۆ نمونە یاخود جار هینی جگەرە بۆ نمونە دیسان دروستەکاتەوە کۆمەڵی فاکتەر هەن کە ئاگر دروستەکرێت بۆ نمونە لێ ڕۆدا بەڵام کێشەیەکی تریش هەیە لەبەرەوەی دنیا ئەوەندە وشک بووە ئاگرێکی کەم یەکسەر بڵێسا سەنێت بۆ نمونە و باەکی کەم یەکسەر کاریشیە دنیا ئەوەندە وشک بووە وەکو پێم وتی بۆ نمونە گۆڕانی کەش و هەواوە ئاکات بۆ نمونە لە کالیفۆرنیا لافاو ببارێت ئەو ڕێژە هەوای شێی کە لە زەریاکانە وەرەگیرێت و بێ بە بارانەوەێ بە لافاو لەوێ هەمان چکە زەوی باڵانسە هەمان ڕێژی شێش لەسەر وشکانی وەرەگرێتەوە زۆر وەرگرتنی ڕێژی وشکانی واکە چی کە ئاستی ئاوی ژێر زەوی داڵبەزێت وەکوی کە ڕوویە لە کوردستانە وای لێت زەویمان وشک بێت بۆ نمونە درەختەکانیشمان هین نەبن درەختەکانیشمان گەرما لێیان بات و شێیانتیان نەمێنێت بۆ نمونە واگەر شێش نەما بۆ زوو ئەشکێتەوە و زوو گڕەگرێت زوو شکەبێتەوە بەڵێ تێکچوونی کەش و هەوا کاریگەری چی لەسەر بۆ تێکچوو ئایا خۆی شتێکی ئیلاهیە یاخود زەویە چەند ساڵێک چەند سەدێک جارێوا تێکەچی یاخود کاریگەری هەموو ئەو تەکنەلۆژیایە کە ئێستا پێشکەوت و ئەو پێشکەوتنانی کە ئێستا هەیە زۆربوونی ڕێژەی مرۆڤ لەسەر زەوی وای کردو کە داخوازیەکانیش زۆر بێت بۆ نمونە شۆڕشی پیشەسازی سەرەتای ئەم بابەتە بوو کە ڕوویە لەگەڵ ئێمەیە شۆڕشی پیشەسازی کە ڕوویدا دوایەوە مرۆڤ کارگەکانی دروست کرد کارگەکان دواتر شتی تەکنۆلۆژی تازەیان دروست کرد دواتر موشک دروست کرا جەنگەیەک لە دوایەکەکان بۆ نمونە ئەمانە هەمی کاریگەری نەرێنیان هەبوو لەسەر ینی بڕاتە بێگە تەماشای ئەو کێروی بەرزبوونەوەی گەرما بکەی لەسەر زەویە یەکسەر حەز بەواکەی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە گەرمی بە تەواوەتی بزۆر بە سەرعی بەرزەبێتەوە لەبەر ئەوەی کاریگەرەکانی جەنگی جیهانی دووەمە بەسەر گەرمیەوە ماوەتەوە واتە کۆمەڵێ فاکتەری زۆر دەست مرۆڤی بۆ نمونە و دواتر
دوای کە جەنگی جیهانی دوم کۆتایی هات جەنگی سار دەستی پێکرد جەنگی ئەکۆنۆمی دەستی پێکرد لە نێوان وڵاتەکانە هەموو وڵاتەکانە یانویست خۆیان فەرز بکەن بەسەر جیهانە لە ڕووی ئەکۆنۆمیەوە بۆ نمونە وەکو کۆمەڵێک لایەنی گەورە و بەرز کە ئەمانەش هەمیان وای کرد کە باڵانسێک لە ژینگە نەهێڵنەوە و ژینگە تێک بدەن بۆ ئاقارەیە بن کە دواتر خۆشیان زەرریان لێکردەوە یعنی ئەو وڵاتانی کە ئێمە باسیەکەین ئەمریکا چاینا بۆ نمونە زۆرترین لێکەوتیان هەیە کە هینی ژینگەی کە بەریانەکەوێتەوە بۆ نمونە مۆزوعی نەخۆشی کۆرۆناش هەریەکێک بوو لەو بابەتانی کە دیسانەوە ڕێگەیەکی چینویستی ڕێگەیەکی شەمەندەفەر دروستکات بەناو جەنگەڵێکە بردی تێکەڵی ڕوویدا لە نێوان ئاژەڵەکان و خەڵکیە زۆر زیاتر وای کرد کە ئەم نەخۆشیە لە بگوازرێتەوە لە ئاژۆڵە بگوازرێتەوە بۆ مرۆڤ دواتر ینی ئەو نەخۆشی کە 2 ساڵە هەموو جیهانی بەگیرهێناوە سەرەتاکەی لە ئەوەیە کە ئێمە ژینگەی ئاژەڵەکانمان تێکداوە. بەڵێ کاک پێشنگ ئەبینین کۆنفرانسی زۆر گەورە کرێ باسیەوە کرێ ئەو مەترسیەکانیش ئەم 2 ساڵە بە تایبەت زۆر زیادی کردووە لەسەر زەوی پێ دوایە چەند ساڵێوێ بۆی قەرەبوو بکرێتەوە یان بڵین ئەتوانرێ ئەو کۆنفرانسە و کارانەی کاکرێ قەرەبوو یەکاتەوە خۆی کلایمەت چین زۆر سەریع ڕات ینی ئەبێ یەکەم جار ئێمە لە کەنارێکە دابنین زۆر سەریعترە ڕوالەوەی کە وڵاتەکان ئەڵێن 2050 ئێمە واکەین 2030 واکەین بەڵام دوو ئەگەر هەیە لە بەردەمی ئێمە یاوەکو مرۆڤ چکە پێویستەکە واقعی بینانە ئێمە لەم بابەتە بڕوانین ئەنی ئۆپتیمیستیک ڕاستە پێویستەکە ئۆپتیمیستیک بی بەڵام واقعی بینانە کاری لەگەڵا بکەیت بۆ نمونە وڵاتەکان ئایا کار بکەن بۆ ژینگە باشترە یا هەرنیکەن و لەو کاری کە خۆیان کردویانە پاوانخوازی خۆیان بەردەوام بن بۆ نمونە ئەنی ئەم دوو ئەگەرە دێتە پێشەوە و بۆ بابەتی هینیش بۆ بابەتی مەسەلەی کۆنفرانسی ژینگەیەکانیش کاریگەری زۆر ئیجابیان هەیە ژاڵەخان بۆ نمونە کۆنفرانسی پاریس ئێمە باسیەکەین وڵاتەکانی بەتەواوەتی ناچار کردووە کە لە بواری ژینگەیە کار بکەن یەکێ لەو وڵاتانی کە زۆر لە بواری ژینگەیە باش چوونەتە پێش وڵاتەکانی ئەوروپان خۆشبەختانە کە یعنی پێشڕەون لە بواری ژینگەیە لە جیهانە سیاسەتی وڵاتەکانیش کاریگەریەکاتە سەر کۆرۆنا بۆ نمونە دۆناڵد ترامپ بوو بە سەرۆکی ئەمریکا یەکەم شتی ئەوتی من لە ڕێکەوتنی پاریس دەکشێمەوە بۆ نمونە جا کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتن نامی پاریس وەکو وایە کە بۆ نمونە ئەم بێ ئەهەمیەتی کام بەڵام ئێستا جۆ بایدن دووبارە بڕات هەبێ یەکێک لەو فاکتەرانی کە دۆناڵد ترامپ هەڵە بژارە بابەتی ژینگەی بوو لە ئەمریکایە زۆری من خۆم ئەندامی ڕێکخراوی ئەلگۆرم کە جێگری پێشووتری سەرۆکی ئەمریکایە لۆبیەکی زۆر گەورەیان کرد دژی دۆناڵد ترامپ و پشتیوانیان لە جۆ بایدن کرد و سەریش کەوت بۆ نمونە و جۆ بایدنیش زە خۆشبەختانە ئیش لە ژینگەیەکات مەبەستەکە لێرە چی بوو سیاسەکانی شاتونەتە سەرخەت زۆر گرنگە سیاسەکانی وڵات لە هەر شوێنێکا بین درک بەم مەسەلە ژینگەیانە بکەن لەلایەک ئایانەوە ئابووری وڵات پێشخان کە حەقی خۆیانە و ئەرکی سەرشانیانە بیکەن وەکو بەرپرسیارەتی بەڵام لەلایەکی تریش بیر لە لایەنە ژینگەیەکان بکەنەوە و کاری لەسەر بکەن و دواتریش سوود بە ژینگە گەێنێت بێگومان نمونەی تۆ چەندین گەنجی دیکەش ئەوەیە کە هاوڵاتیان زۆر چاوی لەسەرتانە و هەموو کەسێکیش کوردستانیانی چاوی لەسەرەوەیەکە ئێوەش نوێنەرێک بن یاخود نمونەیەک بن بۆی کە بتوانن هەوڵ بن لە ڕێگەی دروستکردنی پەیوەندیەوە بۆ پاراستنی ژینگەی کوردستان و ئاوڕێکی گیانیش لێرە بدرێتەوە کاک پێشنگ سوپاس بۆی کەمڕۆ میوانی پرۆگرامەکەمان بووی سوپاس بۆ زانیاریەکان ئێستاش بەیەکەوە با بزانین ڕۆژی کەشوهەوای شارەکان چۆنە و کۆتایی بە گفتوگۆکەمان بێنین زۆر سپاس.
لە یەکێک لە گرتوخانەکانی تایبەت بە گەنجان لە گواتیمالا لە ڕێگەی چاندن و پەروەردەکردنی ڕووەکی سروشتی و چاودێریکردنیانەوە ڕاهێنان بەو گەنجانەکرێت کە دەست بەسەر یاخود بڵین گیراون لە زیندانەکاندا ماونەتەوە و بۆی گەڕانەوەیان بۆ ژیانێکی ئاسایی دوایەوەی کە ماوەی زیندانەکەیان تەواو بوو. دەست بەسەرکراوان و زیندانیانیش بە هەنگاوێکی گرنگی ێزانن لە ژیانیاندا و دڵخۆشن بەو ڕاهێنانانەی کە پێیان نەکرێت و پێیان وایە کە پێشترەوەیان نەکردووە و لەگەڵ خۆگونجاندن و پەروەردەکردنی گوڵەکانیشدا پێیان وایە کە جارێکی تر دەتوانن بە ئاسایی بگەڕێنەوە ناو کۆمەڵگا. لە ناویەکێک لە بنکەکانی گرتوخانەی گواتیمالا گەنجە دەست بەسەرکراوەکان بە چاندنی نەمام و خزمەتکردنی ئینجانەی گوڵەکان و فرۆشتنیان ڕادەهێنرێنەوە بۆ ژیانی ئاسایی ناو کۆمەڵگا. ئەمانە گوڵ و ڕووەکی سروشتین، بەڵام نە لە شەتڵگەیەکی ئاساییدان نە لە چاودێری جوتیاراندان، بەڵکو لە ناو یەکێک لە بنکەکانی گرتوخانەی گواتیمالایە و ئەو کەسانە چاودێریان دەکەن کە زیندانین یان تاوانبارن و زیندانی کراون بە مەبەستی باشکردنی دۆخی دەرونیان و ڕاهێنانیان و گەڕانەوەیان بۆ ژیانێکی ئاسایی. ئەم کارەی من دەیکەم یارمەتی داوام کە لەم قۆناغی ژیانمدا کەمێک زیاتر لە خۆشەویستی تێبگەم و ئارام ببمەوە و باوەڕبوونم بە بەها خێزانیەکان زیاتر بێت. زیندانیەکە لە ڕۆژهەڵاتی پایتەختی گواتیمالایە و سەرجەم دەست بەسەرکراوەکان پێک هاتوون لە نەوجەوانان و گەنجان کە ماوەی زیندانیەکەیان بۆ دیاری کراوە و هیچ بڕیارێکی تا هەتایی نەیگرتوونەتەوە. هەر بۆیە بە ڕاوێژی کەسانی دەروونناس و توێژەری کۆمەڵایەتی ڕاهێنانیان پێدەکرێت و دووبارە بە ژیانکردنێکی ئاسایی ئاشنا دەکرێنەوە، چونکە بەڕای پسپۆڕانی دەرونی و سەرپەرشتیارانی زیندانیەکە زۆرێک لەو گەنجانە لە بارودۆخێکی ئاڵۆز و دوورە خێزانیدا ژیاون. ئێمە کار دەکەین و ڕاهێنانی مرۆی بە زیندانی کراوان دەکەین. ئەوشمان بیر بێت کە درەنگ یان زوو ئەم گەنجانە ئەم ناوەندانە بەجێ دێرن دەستنەوە ناو کۆمەڵگا. ئەوەی ئێمە دەمانەوێت ئەوەیە کە ئەو پرۆگرامی لێرە بەدەست دەهێنین تەنها بۆ باشبوونی هەستی ئەوان بێت. زیندانیان دەست بەسەرکردنی هەر کەسێک لە پێناو گەڕاندنەوەیان بۆ دۆخی ئاسایی و ناو کۆمەڵگا لە زۆرینەی گرتوخانەکانی جیهانیش بەشێک لە زیندانیان بە کاری دەستیەوە سەرقاڵ دەبن و بەشێکی دیکەیان بە خوێندنەوە و نووسین. بەڵام لە گرتوخانەی گواتیمالا ئەو گەنجانەی بە تۆمەتی جیاجیا دەست بەسەر کراون فێری و پەروەردەکردن و ڕواندنی گوڵ و نەمام دەکرێن بۆ ئەوەی کاتێک تێکەڵ بە کۆمەڵگەک دەکرێنەوە خاوەن بەهرەی خۆیان بن و بە ژیانی خۆیانەوە سەرقاڵ بن. ئەم کارەش بۆ خۆی هەر ڕۆشنبیریە یاخود ئاستی بەرزکردنەوەی وشیاریە لە لای هەر تاکێک ئەو تا گەشتۆتە ناو گرتوخانەکانیش هەم بۆ ڕاهێنانەوەیە بۆی کە مرۆڤ بتوانێت لە دوای هەر بارودۆخێکی سەخت کە تێپەڕاند بێت یاخود کە تایە بێت لە ڕێگەی ژینگەوە لە ڕێگەی پەروەردەکردنی
گوڵێکەوە گەڵایەکەوە یاخود ئەو ڕووەکە سروشتیانەی هەیە بتوانێت جارێکی دیکە دەرونی خۆی ئارام کاتەوە ببێتەوە بە کەسێکی ئاسایی ئەمە بۆ خۆی چێتە ناو چوارچێوەی هۆشیاری لە لای هەر تاکێک لەسەر ئەم جیهانە کە لەو زیندانەشدا ڕوو دەدات ئەتوانرێ لە هەموو شوێنەکانی جیهانیش بە هەمان شێوە کاری تێدا بکرێت. ژمارەیەک شارەزا و پسپۆر لە لاتیڤیا ڕۆبۆتێکیان دروست کرد کە ئەتوانێت لە ماوەیەکی کەم خواردنێکی خێرا بە تایبەت پاستا دروست بکات. ڕۆبۆتەکان کارەکانی لانی کەم 3 کەس لە چێشخانەیە کاکە. داهێنەرەکان لە ساڵی 2010ەوە کاریان لەسەر کردووە و ئێستا کارەکانی ئەو ڕۆبۆتە تەواو بووە. داهێنەری ڕۆبۆتەکە کارەکان بە شۆڕشی پیشەسازی ناو دەبات و پێی وایە کارێکی ناوازیان کردووە. ژمارەیەک داهێنەر لە ڕێگای پایتەختی لاتڤیا ڕۆبۆتێکیان دروست کردووە تایبەت بە خواردن ئامادەکردن. ڕۆبۆتەکە لە ماوەی 5 خولێکدا پاستا ئامادە دەکات و لە ناو قاپێکدا پێشکەش بە میوانان دەکات. داهێنەرەکان دوای زیاتر لە 3 ساڵ توانیان ئامانجەکە بپێکن و لە ڕێگەی سیستەمێکەوە ڕۆبۆتێک تایبەت بە خواردن دروست بکەن. ماوەی 3 ساڵە کار لەسەر سیستەمێک دەکەین بۆ ئەوەی بتوانین ڕۆبۆتێک دامەزرێنین. خۆشبەختانە توانیمان سەرکەوتوو بین و ڕۆبۆتەکە دروست بکەین. ڕۆبۆتەکە دەتوانێت لە ماوەی 5 خولەکدا پاستا گەرم کاتەوە و لە ناو قاپێکدا پێشکەشی بکات. ڕۆبۆتەکە شوێنی لانی کەم 3 کەس و هەروەها 5 کرێکار لە چێشخانەیەکدا دەگرێتەوە و کاروبارەکانیان جێبەجێ دەکات. ئەوەش خەرجیشی زۆر بۆ خاوەن چێشخانەکان دەگەڕێنێتەوە و هاوکات هەموو کارەکان بە سیستەماتیک دەکرێن. ڕەنگە خاوەنی چێشخانەیەک لانی کەم 200 یۆرۆ بۆ هەر کرێکارێک بدات. بەڵام ئەم ڕۆبۆتە جێگەی 5 کرێکاری چێشخانە دەگرێتەوە و کارەکانیان دەکات. هەروەها دڵنیایی هەیە هەموو ئەو کارانەی لە ڕێگەی ئەو ڕۆبۆتەوە دەکرێن بە باشی جێبەجێ دەبن. بەڕاستیەوە شۆڕشی پیشەسازیە. چەند داهێنەرێک لە وڵاتی لاتڤیا لە ساڵی 2010ەوە کاریان لەسەر دروستکردنی ڕۆبۆتێکی تایبەت بە خواردن ئامادەکردن و گەرمکردنەوە کردو و توانیان بە ئامانجەکەیان بکەن. ئێستا ڕۆبۆتەکە بەردەستە و دەتوانێت لە ماوەیەکی کەمدا خواردنی خێراکان گەرم بکاتەوە و پێشکەش بە میوانان بکات. داهێنەرانی ڕۆبۆتەکە کارەکەیان بە شۆڕش ناودەبن. بەشێک لە سندیکاکانی کرێکارانیش مەترسیان هەیە لە داهاتوودا ڕۆبۆت شوێنی کرێکارەکان بگرێتەوە. بەڵێ وەکو بینیمان کە ئەو ڕۆبۆتە بێگومان شۆڕشێکی پیشەسازیە کە لە لاتیڤیا دروست کراوە توانێت کاری 3 کەس بکات 3 کرێکار بکات. بێگومان لاتیڤیاش دەوڵەمەندە بە چەندین بەرهەمی سەوزاوە ئەو وڵاتە یاخود بڵین گەنم چنین هەروەها چەندین پێشەزازی پێداویستی دەرمانخانە هەموو ئەمانە لە وڵاتەدا لە ئاستێکی پێشکەوتودان. ئێستا بابەهای دراوە بیانیەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرمی کوردستان ببینین بزانین چ گۆڕانکاریکی بەسەردا هاتووە کە بەم شێوەیە $100 ئەمریکی بۆ تۆ بە 148,000 دیناری عێراقی و 100 یۆرۆ 174,500 دینارە 100 پاوەند و 104,000 دینارە و هەروەها 100 لیرەی تورکیمانێکە 7,400 دیناری عێراقی 100 تومانی ئێرانیش 5,770 دیناری عێراقی. جا لەوانە نرخی زێرمان هەیە کە ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشاندایە. مسقالێک زێڕی ئایر 24 430,000 دینارە و مسقالێک زێڕی ئایر 21 380,000 دینارە. مسقالێک زێڕی ئایر 18 323,000 دیناری عێراقیە. بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی دژی کۆرۆنا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەگەکان زیاتر تێکەڵی خانەوادەکان بوون بۆ هۆی ئەوانیش ناچنە دەرەوە سەگەکانی ژەمێنەوە لەگەڵیان. ئێستا پرۆسەی ڤاکسینکردن لە وڵاتە بە خێرایی بەڕێوەچێ و خەریکە دۆخی ژیان و کارکردن ئاسایی یەکرێتەوە. ئەمەش گرفتێکی زۆری دەرونی بۆ خاوەن سەگەکان و سەگەکانیش دروست کردووە بۆ پێ بێت لەمە دووە لانی کەم هەفتەی 2 ڕۆژ سەگەکانیان بە تەنیا لە ماڵەوە بمێنەوە. پێشتر بەهۆی قەدەغی هاتوچەوە زۆر هۆگری یەکبوون بە تایبەت ئەو کەسانەی کە سەگیان لە ماڵەوە ڕاک. بەڵام ئێستا کە وردە ژیان ئاسایی بێتەوە ناچارن بچنەوە دەوام و کارکردن ئەبێ سەگەکان لە ماڵەوە بەجێبێڵنەوەمەش گرفتی دروست کردووە. با لەم ئین هاوسەدا زانیاری زیاتر و وێنەی زیاتر ببینین. لەگەڵ بڵاوبوونەوەی کۆڕۆنا و کەرنتینەکردن سەگەکان لەگەڵ خانەوادەکاندا زیاتر تێکەڵ بوونەوە. هەرچەندە کەرنتینە سەگە هاوڕێیەکانی لە یەک دوورخستەوە
بەڵام ئێستا بەهۆی هەڵگرتنی بەشێکی زۆر لە ڕێکارەکانی تەندروستی دەبێت لانیکەم هەفتەی 2 ڕۆژ لە ماڵەوە بە تەنیا بمێننەوە. مۆنا کەسەجی یەکێک لە خانەوادەکانە لە ئەمریکا دەبێت هەفتەی 2 ڕۆژ لە چاوەڕوانی هاتنەوەی هانا و ڕیچاردی هاوسەریدا بێت. I would never want to leave her home alone. هەرگیز نامەوێت تەواوی هەفتە لە ماڵەوە جێبێڵم. بەم شێوەیە هەست بە خراپی دەکەم. بەڵام دەتوانم هەفتەی ڕۆژێک یان دوان لە ماڵەوە بە تەنیا جێبێڵم. هەرچەندە ماوەیەکی زۆر لە ماڵەوە بەجێمان هێشت و باش بوو. بەڵام لەوانەیە هەستی بە بێزاری کردبێت. بەهۆی خێرا بەڕێوەچوونی پرۆسەی ڤاکسینکردن لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خەریکە کۆمپانیاکان و خاوەنکاران کاتژمێرەکان و ڕۆژەکانی کارکردن ئاسایی دەکەنەوە. ئەمەش دۆخێکی هەستیار بۆ ئاژەڵانی ماڵی دروست دەکات. بەو پێی ماوەی ساڵێک زیاترە لە تێکەڵبوونی کۆمەڵایەتیدان. بەرەبەرە خەریکە دۆخەکە ئاسایی دەبێتەوە. دەگەڕێنەوە بۆ بارێکی ئاسایی. ئەوە دەبێتە شۆکێک بۆ سەگەکەمان. هەوڵ دەدەین لە ماوەی مانگێک بۆ مانگونیوێکی دیکە سەگێکی دیکە پەیدا بکەین و بیکەین بە هاوڕێی سەگەکەمان. ئەوە بۆ ئەو سەرسوڕهێنەر دەبێت. بەشێک لە خێزانەکان لە نیویۆرک بەهۆی ئەوەی دەیانەوێت شوێنیان بگۆڕن و ڕوو لە ویلایەتەکانی دیکە بکەن کەمتر ئاژەڵ دەگرنەخۆ. تەندروستی ئەو شارە شێڵتەرێکی کردوتەوە بۆ ئەوەی ئاژەڵە ماڵیەکان بە تایبەت سەگەکان و پشیلەکان بێلانە نەبن. زیاتر لە 500 سەگ و پشیلەی لە خۆ گرتووە. وڵاتە ئەوروپیەکان و ئەمریکیەکان زۆرتر گرنگی بە ئاژەڵ و بە خەوکردنی ئاژەڵەیان و بە تایبەتیش ساگ. بۆیە سەگ لە ناو ئاژەڵەکانی ترە زۆر بەبەختترە. زۆر جار ئەوەندە خزمەتەکرێ کە لە ئەندامێکی خێزانەکەیان زیاتر گرنگی پێن. بۆیە بۆ یەکەم جاریش سنتەرێکی تایبەت بە چارەسەری دەرونی ئاژەڵان لە ئەمریکا کراوەتەوە کە لەم سنتەرەدا چارەسەری دەرونیان بۆ کرێ. سەرتاشەر بۆ سەگەکان کراوە وەکوتم سەگەکان لەوێ زۆر بەبەختترن لەو سنتەرە کۆکراونەتەوە. بەڵام ئێستا سنتەرەکە ئاژەڵی دیکەی جۆراوجۆریشی وەرگرتووە و چارەسەری دەرونیان بۆ کات کە لەلایەن پسپۆڕی تایبەت بە ئاژەڵەوە چارەسەر دەرونیەکانیان پێشکەشەکرێت. وەی بە حاڵی سەگە داماوەکانی لێ خۆشمان تەنانەت لەم گەرمایە ئاویش نییە بیخۆنەوە. بەڵام لە ئەمریکا سنتەری دەرونیان هەیە و چارەسەری دەرونیان بۆکرێت. ڕۆژ بۆ ڕۆژێ ژیان هەندێک تشتێن و فێری بوونەوەران دکە. ئەو دەر سانتی کلارەیە لە ئەمریکای سنتەرێکە دەروونناسیە لێ نەش بوو مرۆڤان بەڵکوش بۆی گیانەوەران. ئەف سنتەرەش بۆی گیانەوەرانە و دەروونێوان ئارام دەگەن. لەژێر دروشمێن مرۆڤێن باشە هەبوویانە سایەن باشە. دکتور و پسپۆرێن تایبەت بە دەروونێ گیانەوەران هەنە. سێزار میلان سەرۆکێ سنتەرێ دەروونناسیە سایان دەبێژاک و دەبێت و ئاژەڵان ژاڵی دەرونیڤە ئارام بگەیت تا بکاربی ژیانەکە خۆش بۆ ئارا دەرباسکەی. خەڵکی پێیان وایە مرۆڤ ناتوانێت لە سەگەکان تێبگەن، بەڵام ئەم بیرکردنەوەی دروست نییە. ئەگەر تۆ بەباشی هەڵسوکەوتیان لەگەڵکەی بە شێوەیەکی باش پەروەردە دەبن. ئێمەش ئامانجمان ئەوەیە پەروەردەیەکی باشیان بکەین و پارێزگاریان لێ بکەین. دناوا سنتەرێ ئارامیە دەرونی سەیان نەبچێنێ سادەهێنە دیتن، بەڵکو چەندین ئاژەڵێن دنیەن جێواز هەنە و ژاڵێ دەروونناسیڤە لەسەر خاستەکە خۆدێنوان تێن پەروەردەکران. گیاندارەکانی ئێمە لەلایەن کەسانی پسپۆڕەوە پەروەردە دەکرێن و وایان لێ دەکەین متمانە دروست بکەن، خواردنی تایبەتیان بۆ ئامادە دەکەین. ئەو گیاندارانەی دەهێنرێنە لای ئێمە لەلایەن خەڵکەوە ڕوبەڕووی ناخۆشی و گرفت بوونەتەوە. بە تایبەت ئێستا ئاشکەنجەدانی ئاژەڵ زۆر بووە، بە تایبەت سەگەکان. هەرکەس دچە ناوا سەتەرێ دەرونی ئاژەڵان ji دێمێوان ئاژەڵان دیار دبە ku cihekê arama û bêhênfireh ji bo jiyana wan hatiye durustkirin. ئەم بابەتەمان بۆ ئەوانەیە کە وەکو من حەزەکەن کاتێک خواردنە خۆن نانی پێوە بخۆن، چونکە بەخوا زۆر خۆشەکە چێشتێک بخۆی بۆ نمونە گۆشتێک شتێکی خۆش خۆیت و نانی پێوە نەخۆی، بە تایبەت برنجی کوردی زۆر خۆشە بەنانەوە. بۆیە چەند ڕێگەیەک هەیە بۆی کە بە شێوەیەکی ئاسایی ئەو نانەش بخۆیت بە چێشتەکەەوە
و بەبێەوەی قەڵەویش بیت کێشی جەستەشتان زیاد نەکات ئەو ڕێگانەتان ئێستا پێڵم کە چۆنە نانەکەشە خۆی تو قەڵەویش نابیت یەکەم نانەکە پارچە پارچە بکەن بۆ چەند پێکاتێکی دیکەی بۆ زیاد بکەن جگەلەوە هەوڵ بدەن ئاردی پوختکراو بەکاربێنن یاخود ئاردی زۆر بۆر و ئەوەی کە کەپەکی زۆرتیایە بەکاری مێنن و ئەو ئاردانە بەکارمێنن کە پێکاتی دیکەیان بۆ زیاد کراوە هەندێک نان هەیە زۆر شتی دیکەی تێکەڵ کراوە نان بە ڕۆنی زەیتی زەیتون یان ڕۆنی گوێزیندی چاوە بکەن هەندێک جار یەک تۆز چاوری زەیتی زەیتونی لێ بە و خۆشتریشە بێ و باشتریشە سوودیە و ناژێ لە قەڵەوبی خواردن و گۆشت مەخەرە نێوان دوو پارچەنانەوە واتە دوونانمێنە و بتیکە پارچە پارچی بچووکی پێوە بخۆ گرنگە ئەو مادانە لەگەڵ نان بخورێت کە پرۆتینیان زیاترە بۆ نمونە پەتاتە و هێلکە و میوەکان ناتوانین بڵێن تەنها ئەو خواردنانەی کە زۆرترین پرۆتینیان تایە لە کۆندا بەهۆی نەبوونی تەکنەلۆژیا و ئابوورێکی باش زۆرینەی دانیشتوانی جیهان پشتیان بە کشتتوکاڵی ناو کێڵگەکانی خۆیان نەبەست و چەندین شێوازی تایبەتیان بەکارهێنا بۆ هەڵگرتنی بەرهەمەکانیشیان چونکە ئەو کاتە نە سەلاجە هەبوو نە بەرهادی یاخود شوێنی تایبەت و کۆگای گەورە هەبوو یەکێک لەو کارانە هەروەک جوتیاران ئەنجامی دەدەن هەڵگرتنی پەتاتەیە دوای وشکردنەوەی ئەمە هەرگیز نەمان بیستۆ کە پەتاتە وشک بکرێتەوە تەماتی وشک بامێ ئەمانە باینجان زۆربیان هەیە وشکەکرێتەوە بەڵام پەتاتە بە چەند قۆناغێک و دواتر بۆ ماوەی 20 ساڵ دەتوانرێ هەڵبگیرێت و بشخورێتەوە و هەمان تام و سوودیشی هەبێ بەم شێوازەش ئەوترێت چونیۆ ئێستا با بزانین چونیۆ چییە و کێن ئەو جوتیارانە لە چه وڵاتێک بەکاریان هێناوە ئەمە دیمەنی کێڵگەکانی ماچاکامارکای گوندێکی بچووکی باشووری لاپازای بۆلیڤیایە. بەرەبەیانێکی زوو لە بەرزایەکی فراوان هەزاران پەتاتە لە بەرخۆر هەڵخراون لە نزیک خانوویەکی بچووک و تانکێکی ئاو. هوانکاو ئەگبەرتۆی هاوسەری نیو سەدەی تەمەنیان لە کاری باغداری و کێڵگەدا بەسەر بردووە بۆ پاراستنی بەرهەمی پەتاتە. کردارێکی کۆن و نەریتی باوانیانە و دووبارەی دەکەنەوە بە هەڵگرتن و وشکردنەوەی پەتاتەکان لە ژێرگڵدا وەک خۆیان دەڵێن دەتوانی پاش 10 ساڵی دیکە ئەو پەتاتانە هەڵکەنیتەوە و لە زەویەکە و بەبێ ئەوەی تایبەتمەندیە خۆراکیەکانی لەدەست دابێت بیخۆیت بەوەش دەوترێت چونیۆ. بەرهەمی پەتاتەکە کۆ دەکەینەوە بەڵام تەمەشا بکەن ئەمساڵ زۆر بەرهەمێکی کەمی پەتاتەمان کۆ کردێتەوە زۆر کەمن هێشتا با بڕۆین و پەتاتە زیاتر کۆ بکەینەوە هەرچەندە مساڵ بەرهەمی پەتاتە زۆر باش بوو ئەگەر کەڕووی لێ نەدایە. بەم جۆرە شێوازی هەڵگرتنی پەتاتەیە دەوترێت چونیۆ سەرەتا پەتاتەکان لە بەرخۆر هەڵدەخرێن تا وشک دەبێتەوە پاشان توێکڵەکەی دەخوستێنرێت بە ئاو لە کۆتا قۆناغیشدا دووبارە لەسەر زەویە پان و بەرینەکان بڵاو دەکرێنەوە تا بتوانن بۆ ماوەی چەندین ساڵ بمێننەوە. پێش ئەوەی هەڵیان کەلین و توێکڵەکەی بەری بدات 3 ڕۆژ پەتاتەکە لەسەر زەوی بەجێ دێڵێن تەماشاکە ئەمە هێشتا تەڕە و ئاوێکی هەیە لە ناوەوە نهێنی جۆرێکی باش ئەوەیە کە دەبێت پەتاتەکە باش و چەور و شیرین بێت. چونیۆ بەرهەمێکی پەتاتەی وشکراوی بەستووی نەریتیە کە لەلایەن کۆمەڵگەی کێچووە و ئایمارای بۆلیڤیا و پیرۆ ئەرجنتین دروست دەکرێن ئەم پرۆسەیە بە 5 ڕۆژ ئەنجام دەدرێت کاتێک ئەم چونیۆیە وشک بوو بۆ نزیکەی 20 ساڵ دەمێنێتەوە ئەگەرچی ئەم کارە بەرەو لە ناوچوون دەچوو بەڵام سەردەمی کۆرۆنا دووبارە هاوشێوەکانی خێزانی ئیگبرتۆی ڕاهێنایەوە لەسەر ئەم خواردنە نەریتیە. سەیرە تاسە چونیۆ لەناو کوردانە بۆ چونکە ئەمەی کورد ئەو زۆربەی گوندنشینانیش حەلیان بۆ هەموو شتێک دۆزیوەتەوە حتا ئەگەر سەردەمی پیشەسازی و پێشتریش بێت هەموو کارێکیان کردو بۆی کە خواردنی وەرزێک بۆ وەرزێکی کە هەڵبگرن جا بە وشەکردن بێ بە خۆشکردنی بێ بە هەر شێوازێکی دیکە بێت. بەرگە و بابەتەکانی ڕۆژ باش ئەمڕۆ زیاتر چڕمان کردەوە لە ژینگە و لە خواردن و تەندروستی ئێوەدا چونکە هەمیشە ئامانجی ئێمەیە کە ئێوە لە ژینگەیەکی باشدا بن و پارێزگاریش لە ژینگە بکەن تا تەندروستێکی باشمان هەبێت. بۆ هیوایم لە ڕۆژێکی خۆشدا بمێن و ماڵاوە.